سەرەڕای ئەوەی کە سەبارەت بە مێژووی میسری کەونارە باسگەلێکی زۆر هەیە، بەڵام نەبووتە هۆی ئەوەی کە نهێنیەکانی ئەم ژیوەرە بناسین. سڵاو هاوڕێنی خۆشەویستم، ئەو کاتتان باش، حاڵتان چۆنە، ژیانتان چۆنە، هیوادارم کە باش بن. ئەمن سمکۆ جەهانگیریم و دەنگی من لە ستۆدیۆ بلینگۆ دەبیستن. ئەوڕۆ سەبارەت بە میسر دەمهەوێت کەمێک زانیاریتان پێ ببەخشم کە دڵنیام بە دڵتان دەبێت. تکایە کاناڵەکەمان سابسکرایب بکە، ئەو ڤیدیۆی لایک بکە و تا کۆتاش هاوڕێتی بکە. لە مێژووی کۆندا خاڵگەلێکی تاریک و نادیار هەیە کە یەکێک لەوانە ژیوەری میسری کەونارایە. ژیوەرێک کە نزیکەی 5,000 ساڵ لەمەوبەر لە قەراغ چۆمی نیلدا دروست بووە. دێریناسەکان دەڵێن کە ژیوەری میسری کەونارا لە 5,000 ساڵ پێشڕا دەست پێکراوە. ئەوە تەنیا گومانێکە و ڕەنگە لەوەش کۆنتر بێت. بۆ وێنە پرسی قوچەکەکان لە مێژووی میسردا هیچ کەس ناتوانێت بڵێت کە ئەم قوچەکانە لە کێیەوە دانراون و ساسکراون. قوچەکە بە واتای هێرەمە، لە فارسیدا پێی دەڵێن هێرەم یا ئاهرامی میسر یا قوچەکەکانی میسر. هەڵبەت لێرە کوردیش فێر دەبین پێکەوە. زۆربەی مێژووناسەکان لەسەر و باوەڕن کە دانانی ئەم قوچەکانە دەگەڕێتەوە بۆ 2560 ساڵ بەر لە زاین، واتە نزیکەی 4500 ساڵ لەمەوبەر، بەڵام بەڵگەیەکی واشیان پێنیە. هەندێکی تر لە مێژووناسەکان دەڵێن لەوانەیە کۆنتر بن و بۆ 9000 ساڵ لەوە پێش بگەڕنەوە. لە نێوان خەڵکیشدا شتهایەکی سیر دەگوترێت. هەندێک دەڵێن بوونەوەرە ڕەپۆشەیەکان سازیان کردووە، بەشێکیش دەڵێن جندۆکەکان کە باوەڕهایەکی ڕەمەکیانن، هەرچەند کە لە باوەڕی زانستیشەوە کەس نازانێت کە چۆن ساز بوون. گروپێکیش دەڵێن کە ئینسانەکانی ئەو کاتە پێشکەوتوو بوون و ئەم قوچەکانەیان دروست کردووە و دواتر بۆ خۆیان لە ناوچوون، کە ئەمەش چیرۆک و گێڕاوەیەکی ترە کە ناتوانین بە تەواوی بیسەلمێنین. شتێک کە ڕوون و ئاشکرایە ئەوەیە کە 5,000 ساڵ لەوە پێش ژیوەرێکی پێشکەوتوو لە کەنار چۆمی نیلدا هەبووە و کشت و کاڵی زانیوە و هەر ئەوەش بۆتە هۆی ئەوەی کە بمێنێتەوە و بەردەوام بێت و گەشە بکات. هەر لەو سەردەمەشدا بوو کە مێزۆپۆتامیا سەری هەڵدا و پێمان دەڵێت کە هەر شوێنێکە کەش و هەوایەکی خۆش و ئاوێکی باشی لێبێت ژیوەرهایەکی گەورەی تێدا ساز دەبن. با بزانین کە کشت و کاڵ میسریەکانی ئەو سەردەمەی چۆن حەواندوتەوە. پێشەوەی کە ئینسانەکان ڕوو لە کشت و کاڵ بکەن، لە ڕێگەی کوشتنی ئاژەڵەکان خواردنیان پەیدا دەکرد و مانەوەیان بە ئاژەڵەکانەوە بوو. کاتێکی وایان نەبوو کە وە دوای شارستانیەتی بکەون، بەڵام کاتێک کە ڕوویان لە کشت و کاڵ کرد بۆ پەیداکردنی خواردن و پێداویستیەکانیان ئەرخەیان بوون و لە نیگەرانی هاتنە دەرێ و بیریان لە شتگەلێکی گەورەتر دەکردەوە و بیناهایەکیان ساس کرد. زاوزەیان دەست پێ کرد و بەم شێوەیە ژیوەری میسر دروست بوو. بیریان لەوە کردەوە کە چۆن گەشە بکەن و ئەلف و بێ و کولتوری تایبەت بە خۆیان ساز بکەن. میسرەکان باوەڕێکی زۆریان بە ژینەوەی دووبارە و ژیانی دوای مردن هەبوو و ئەو قوچەک و مومیە نەشیان هەر بۆیە ساز کرد بوو کە بۆ ئەوانی دوای خۆیان پەیامێک بەجێبێڵن و لەسەر بەردەکان بنووسن کە چێ بوون و چۆن ژیاون. ژیوەری میسری کەونارا بە پێچەوانەی ژیوەرەکانی تر لە شەڕ و داگیرکەری بەدوور بوون. خەڵکانێکی ئاینی بوون، ڕێنوێن یاخۆت سەرۆکێکیان هەبوو کە پێیان دەگوت فیرعون. خاڵێکی ترەوەیە کە میسریەکان خوێندەوار بوون و دەتوانین بڵین کە ئەندازیارانی مێژووی کەونارا بوون و لە زۆربەی ئەو شتانی کە لێیان بەجێماوە زانست بەکارهاتووە و تێیدا دەبیندرێت. بەرچاوترینیشیان قەوچەکان یا هیرەمەکانن. زۆر بە زەریفی و ڕێکوپێکی دروستیان کردوون. ئەو پەیکەرانەی کە لە میسردا دەیان بینین سەنعەتی ئەندازیاریان تێدایە. سەیرە ڕەنگە سەردەمێک زۆر پێشکەوتوو ببن. ئەم دەسەڵات و ژیوەرە بەو هەموو هێز و شکۆیە چۆن بوو کە لە ناوچوو؟ ئایا دەسەڵاتێک لە خۆیان پێشکەوتوتر پەیدا بوو؟ سەردەمێک کە میسریەکان دەوڵەمەندترین ژیوەری جیهان بوون و زۆربەی هێزەکەیان لە کشت و کاڵ ڕەبەدەسێ نەبوو. ئەی بەچوو هۆکارێک لە ناوچوون، چونکە لە ڕۆژاوای ئاسیادا زۆربەی کات هێرشیان دەبردە سەر. ئاشوریەکان، بابلیەکان و چەندین دەسەڵاتی تر بۆ بەدەستێنانی دارایی هێرشیان دەبردە سەر میسریەکان و تاڵانیان دەکردن. و ئەم دەسەڵاتە وەکو زۆربەی دەسەڵاتەکان لە ناوچوو، چونکە نەوەکانی دوای خۆیان وردە وردەتەوە زەل دەبوون و لە گەشەکردن بەجێ دەمان. بۆ وێنە کاتێک کە ئاشوریەکان هێرشیان کردنە سەر، چەکی ئاشوریەکان زۆر بەهێزتر لە سەربازانی میسری بوو و زۆر بە ئاسانی سوپاکانیان تێکشکاند و ئەو دۆڕان و شکستانە بوو بەهۆی ئەوەی کە فیرعون لە لای خەڵک گەورە نەمێنێ و خەڵک باجی نەداتێ و شارستانێتی میسر لە ناو بچێت و یەکگرتو نەمێنێ. یەکەم کەسانێکیش کە توانیان میسر داگیر بکەن و بیهێنە ژێر دەسەڵاتی خۆیان ئاشوریەکان بوون.
سەرەتا دەستیان کرد بە تاڵانکردن و دواتر هەموویان گرتەوە و تا ساڵی 525 بەرلەزاین لە میسرمانەوە. تاوەی کە کەمبوجیا کوڕی کۆڕۆش میسر دەگرێتەوە و دەسەڵات لە ئاشوریەکان دەستێنێتەوە و دەڵێت کە من فرعونی تازەی میسرم. هەخامنەشەکان نزیک 2500 ساڵەوە پێش لەو ناوچەیە حکومڕانی خۆیان دەست پێ کرد و ئەم چیرۆکە درێژەی هەیە تا سەردەمی ڕۆمی کەونارە کە ئەوروپایەکان دووبارە بۆ ئەم ناوچەیە دەگەڕێنەوە و بەڵام ئەو جارە زۆر بەهێزتر و میسر بە تەواوی دێتە ژێر دەسەڵاتی ڕۆم و وەکو یەکێک لە پارێزگاکانی ئیمپراتوری ڕۆم دەناسرێت. ڕۆمیەکان چونکە دەسەڵاتێکی بەهێز بوون ئایینی مەسیحیش بەسەر خەڵکدا دادەسەپێن و بەم شێوەیە کولتوری دێرینەی میسر لەناو دەچێت. هەڵبەت کە ساسانیەکان جاروبارە میسر لە ڕۆم وەردەگرنەوە و لە نێوانیاندا دەستا و دەست دەبێ. ئەم بارودۆخە تا ساڵی 640 زاینی درێژەی دەبێت و دوو ئیمپراتوری ڕوم و ساسانی ئەوەندە لێک دەدەن تا لاواز دەبن و موسڵمانەکان دێن و بۆ یەکەم جار میسر دەکەوێتە دەست موسڵمانەکان و دەبنە موسڵمان. میسر بەهۆی چۆمی نیل و هەڵکەوتەی جوغرافیایی و مێژوویی کۆنیەوە لە بەرچاو بوو دەسەڵاتەکان ڕوویان تێدەکرد لە ئاشوریەکانڕە تا ئالمانیەکان و ئەوانی دیش. بەڵام خاڵی سرنجڕاکێش ئەو بەرهەمانەیە کە لە میسر دەبیندرێت و سەرمان سۆرماوە و بەڕاستی سەری لێ دەرناکەین و هەروەکو باسمان کرد تئۆریهایەکی جیاواز دەڵێن بوونەوەر و ڕەپۆشیەکان و ئینسانهای پێشکەوتووی ئەو سەردەمە یان جندۆکەکان سازیان کردوون. وەڵڵاهی کەس نازانێ، زۆر قوڵە. ڕای ئێوە چیە؟ کامەیان بەڕاتان دروسترە؟ ماندوو نەبی هاوڕێن، سپاس کە تا کۆتا لەگەڵم بووی و هیوادارم چێژی تەواوت لێ وەرگرت بێت. ئەگەر یەکەم جارە کاناڵی ئێمە دەبینی تکایە سابسکرایبمان بکە و زەنگوڵەکەش هەڵکە. ئەگەریش هاوڕێی کۆنی تکایە لایکمان بکە و بۆمان بنووسە سەبارەت بەچی پۆستت بۆ ئامادە بکەین.